بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خوای گەورە ئادەمیزادی بە شێوەیەک دروست کردووە کە شتی لەبیر دەچێت و لەبەر ئەوەی نوێژ یەکێکە لەو پەرستشانەی کە موسڵمان ڕۆژانە ئەنجامی دەدات و بە حکمی ئەو لەبیرچوونەوەی کە لە ئادەمیزاددا هەیە، جا لەوانەیە جارجار موسڵمان تووشی هەڵە و لەبیرچوونەوە بێت لە ناو نوێژەکەیدا. بۆیە خوای گەورە بە ڕەحمی خۆی کۆمەڵی ئەحکامی بۆمان داناوە کە کارکردن پێیان ئەو کەم و کورتیانەی کە لە نێو نوێژەکانماندا بووە نامێنێت. و سوزدەی سەهوو یەکێکە لەو کردارانەی کە لە کاتی بوونی کەم و کورتی یان لە بیرچوونەوەی ڕکن و واجباتی نوێژدا ئەکرێت. و پێش ئەوەی باسی سوجدەی سەهوو بکەین، پێویستە بزانین ڕوکنەکان و واجباتی نوێژ چین و چەندن، چونکە سوجدەی سەهوو پەیوەندی بە ئەرکان و واجباتی نوێژەوە هەیە. وەزانایان هەندێک خلافیان لە ژمارەی ڕوکنەکانی نوێژ و واجبەکانیدا هەیە. ڕوکنەکانی نوێژ مەبەست بە ڕوکن ئەو کردارانەیە کە بە سوجدەی سەهوو چاک نابێتەوە ئیلا دوای ئەوەی کردارەکە دووبارە بکرێتەوە، ئیتر بەگەڕانەوە بێت بۆ ئەو شوێنە یان بە دووبارە ئەنجامدانی بێت پاشان سوجدەی سەهوو ئەبردرێت. ئەو ڕوکنانەش ئەمانن: یەکەم، وەستان بە پێوە لە نوێژی فەرز بۆ یەکێک لە توانایدا بێت. دووەم، تەکبیرەی ئیحرام واتە یەکەم تەکبیرەی چوونە ناو نوێژ. سێم، خوێندنەوەی سوڕەتی ئەلفاتحە. چوارەم، ڕکوع واتە چەمینەوە. پێنجەم، ڕاستبوونەوە لە ڕکوع. شەشەم، سوجدەبردن لەسەر هەر حەوت ئەندامەکە. حەوتەم، دانیشتن لە نێوان هەردوو سوجدەکە. هەشتەم، دڵنیابوون لە هەموو ڕوکنەکان. نۆیەم، تەحیاتی کۆتایی. دەیەم، دانیشتن بۆ تەحیاتی کۆتایی. یانزە، ڕیزبەندی ڕوکنەکان واتە دوا بە دوای یەکتری بکرێن. دوانزە، سەلامدانەوە. واجباتی نوێژ مەبەست لە واجب ئەو وتە و کردارانەیە کە بە سوجدەی سەهوو چاک ئەبێتەوە بەبێ ئەوەی بگەڕێتەوە سەری بۆ دووبارەکردنەوە. و هەموو واجباتەکان وتەیە جگە لە تەحیاتی ناوەڕاست. ئەو واجباتانش ئەمانن: یەکەم، هەموو تەکبیرەکان جگە لە تەکبیرەی ئیحرام. دووەم، وتنی سبحان ربی العظیم یان زیکرەکانی تری ڕکوع. سێم، وتنی سەمیع الله لمن حەمیدە. چوارەم، وتنی سبحان ربی الأعلى یان زیکرەکانی تری سجود. پێنجەم، تەحیاتی ناوەڕاست. شەشەم، نزاکردن لە نێوان هەردوو سوجدەکە لای هەندێک زانایان. حەوتەم، دانیشتن بۆ تەحیاتی ناوەڕاست. سوجدەی سەهوو پێک هاتووە لە دوو سوجدە: نوێژ خوێن یان لە پێش یان لە پاش سەلامدانەوە ئەیبات کە بە ئیزنی خوا لەم بابەتە ڕوونیەکەینەوە. هۆیەکانی سوجدەی سەهوو: یەکەم، زیادەکردن. دووەم، کەم و کوڕی لە ڕوکنەکان یان لە واجبەکان. سێم، گومان. زیادەکردن: یەکەم، ئەگەر نوێژ خوێن چەمینەوەیەک یان سوجدەیەک یان وەستانە پێوەیەک یان دانیشتنێکی زیاد کرد بەن قەست، ئەوە نوێژەکەی دروست نییە. بەڵام ئەگەر بە لە بیرچوونەوە بوو ئەوە بەم شێوەیە دەبێت. ئەگەر بیری نەکەوتەوە تاوەکو لە نوێژەکەی دەبێتەوە، ئەوە تەنها دوو سوجدەی سەهوو ئەبات دوای سەلامدانەوە. واتە سەلام ئەداتەوە و پاشان دوو سوجدەی سەهوو ئەبات و پاشان جارێکی تر سەلام ئەداتەوە. و ئەگەر زیادەکەی بیر هاتەوە لە کاتی خۆیدا، ئەوە پێویستە لەسەری بگەڕێتەوە و پاشان دوو سوجدەی سەهوو ئەبات دوای سەلامدانەوە. بۆ نمونە، ئەگەر یەکێک نوێژی بەیانی ئەنجامدا، لە جیاتی ئەوەی دوو ڕکات سێ ڕکاتی ئەنجامدا، ئەگەر ئەم زیادەی بیر نەهاتەوە تەنها لە تەحیات نەبێت، ئەوە تەحیاتەکەی تەواو ئەکات، پاشان سەلام ئەداتەوە، پاشان دوو سوجدەی سەهوو ئەبات و پاشان سەلام دەداتەوە. بەڵام ئەگەر زیادەکەی لە دوای سەلامدانەوە بیر هاتەوە، ئەوە بە هەمان شێوە دوو سوجدەی سەهوو ئەبات و پاشان جارێکی تر سەلام ئەداتەوە. و ئەگەر زیادەکەی بیر هاتەوە لە کاتی ڕکاتی سێمدا، ئەوە یەکاویەک دادەنیشێت بۆ تەحیات، پاشان سەلام ئەداتەوە، پاشان دوو سوجدەی سەهوو ئەبات، پاشان جارێکی تر سەلام ئەداتەوە.
دووەم، ئەگەر نوێژ خوێن پێش تەواوبوونی نوێژەکەی سەلامی دایەوە بەهۆی لەبیرچوونەوە، بۆیە ئەم سەلامدانەوەی بە زیادە حسێب دەکرێت لەبەر ئەوەی سەلامدانەوەیەکی زیادی کردووە لە نێو نوێژەکەیدا. ئەگەر ئەم کارەی بە ئەنقەس بوو ئەوە نوێژەکەی دروست نییە، بەڵام ئەگەر بەهۆی لەبیرچوونەوە بوو ئەوە لەم دوو حاڵەتەدا تێناپەڕێت. یەکەم، ئەگەر هەڵەکەی بیر نەهاتەوە تا ماوەیەکی درێژ پاشان بیری هاتەوە، لەم کاتەدا دەبێت سەر لە نوێ نوێژەکەی ئەنجام بداتەوە. دووەم، و ئەگەر هەڵەکەی دوای ماوەیەکی کەم بیر هاتەوە وەک دووسێ خولەکێک، ئەوە جارێکی تر نوێژەکەی تەواو ئەکات، پاشان سەلام دەداتەوە، پاشان دوو سوزدەی سەهوو ئەبات، پاشان جارێکی تر سەلام دەداتەوە. بۆ نمونە، ئەگەر یەکێک نوێژی نیوەڕۆی ئەنجامدا، لە جیاتی ئەوەی 4 ڕکات ئەنجام بدات، 3 ڕکاتی ئەنجامدا و سەلامی دایەوە، پاشان پاشماوەیەکی کەم بیری هاتەوە کە ئەم 3 ڕکاتی ئەنجام داوە، لەم کاتەدا جارێکی تر نوێژ ئەبەستێتەوە و 1 ڕکات ئەنجام دەدات بۆ تەواوکردنی 3 ڕکاتەکەی پێشوو، پاشان سەلام دەداتەوە و پاشان دوو سوزدەی سەهوو ئەبات، پاشان جارێکی تر سەلام ئەداتەوە. لێرەدا ئەوەمان بۆ دەردەکەوێت کە لە کاتی زیادەکردندا هەموو حاڵەتەکانی سوزدەی سەهوو لە دوای سەلامدانەوە دەبێت. لە کۆتاییدا هیوادارین سودمان بێ ئەوەی ئازیز و خۆشویستیان دەبێت و داواکارین لە خوای پەروەردگار نوێژ و تاعەتی هەموو مسلمانان قبوڵ وکات و خاڵسن لە پێناوی خوای گەورە بێت. وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه وسلم.